سەرنجی هەواڵەکانی ئەمڕۆمان لە سەر ئاهەنگەکانی سەری ساڵ و وەرزی زستانە. بەشێک لە پارێزگاویدارە سەربەخۆکان بەهۆی لافاوەکەوە ئاهەنگی سەری ساڵ ناجێڕن. ئیدارەی سەربەخۆی سۆرانیش پێشبینی ئەکات 100,000 گەشتیار ڕوو لە ئیدارەکەیان بکات. سڵاوتان لێبێت. لە دوای هەردوو پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە ئیدارەی گەرمیانیش بڕیاری داوە بۆ سەری ساڵ هیچ ئاهەنگ و بۆنێکی فەرمی نەجێڕێت. هۆکارەکەش ئەو لافاوەیە کە ڕۆژی نۆی ئەم مانگە چەند سەماڵ و کەرکووک و گەرمیان و چەند شوێنێکی دیکەی هەرێمی کوردستانی گرتەوە و بەهۆیەوە جگە لە زیان گەیاندن بە ماڵ و حاڵی هاوڵاتیان هەروەها دەستگا فەرمیەکانیش 5 هاوڵاتیش گیانیان لەدەستدا. عارف عادل قایمقامی قەزای کەلار بە 1964 بێت دوای ڕاوێژکردنیان لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بڕیاریان داوە ئاهەنگی فەرمی سەری ساڵ ڕابگرن و هیچ ئاهەنگێک ئەنجام نەدەن. دەشڵێت ئەنجام نەدانی ئاهەنگی فەرمی لە قەزاکە هاوخەمیە بۆ خانەوادەی قوربانیانی لافاوەکەی کەلار و چەند سەماڵ. چەند ڕۆژێکی کەمە کەتینە ناو وەرزی زستان. بەفر بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی سپی کردووە. بەڵام لە ئیدارەی سۆران بابەتی بەفربارین پلانی بۆ دانراوە و ئیدارەکە دەیەوێت لە ڕێی بەفربارینەوە گەشتیار بۆ سنوورەکەی ڕابچێشێت. هەر بۆیە لە ئێستاوە بۆ شەوی سەری ساڵ تەواوی ڤێلا و خانوەکانی کۆڕک شنگلبانە هەروەها پڕژێ و حاجی و مەران و خانوە فۆلکلۆریەکانی باڵەکایەتیش بەکرێ گیراون و شوێنی بەتاڵ نەماوە بۆ ئەوەی شەوی لێ بمێننەوە. فەیسەڵ سادق بەڕێوەبەری گەشت و گوزاری ئیدارەی سۆران بە 1964 وێت لە سنووری سۆران زیاتر لە 4,000 شوێنی مانەوەی شەوان هەیە و بەشی هەرە زۆری شوێنەکان گیراون. وتیشی وەکو گەشت و گوزار چاودێری تەواوی شوێنەکان ئەکەین و ڕێنماییان پێدراوە چاوەڕێ دەکەین لە هەفتەی پشووی سەری ساڵ زیاتر لە 100,000 گەشتیار ڕوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران بکات. زێڕ و ئاڵتون کەڵکی مەرحەباکردنیان نەماوە. ڕۆژ لە دوای ڕۆژ نرخیان بەرەو بەرزبوونەوە ئەچێت. بە جۆرێک لە ماوەی ئەم ساڵدا نزیکەی 400,000 دینار نرخەکەی بەرز بۆتەوە. جا هەر ئەوە نام بەڵکو و پێشبینیانەی کە بۆ نرخی زێر کراون لە داهات و دڵخۆش نین چونکە بەرەو بەرزبوونەوەی زیاتر ئەڕوات. ئەمڕۆ نرخی زێڕی عیار 21 لە بازاڕەکانی هەرێم گەیشتۆتە 890,000 دینار و زێڕینگرێکی هەولێریش بە ناوی فایق فەهاد کە قسەی بۆ 1964 کردووە. هۆکاری بەرزبوونەوەی بەردەوامی نرخەکەی بۆ ئەو ململانەیە نێوان ئەمریکا و چین و رووسیا دەگەڕێنێتەوە. دەشڵێت هەموو پێشبینیەکان بۆ ئەوەن کە لە ساڵی 2026 نرخی هەر ئۆنسێک زێر لە 4,500 دلارەوە بچێتە 5,000 دلار کە ئەماش وا ئەکات نرخی زێر بە بەراورد بە ئێستا زیاتر بەرز بێتەوە. ئەو ڕێگایەی هەرچی جوڵەی بازرگانی دەواازەی حاجیۆمەرانی لەسرە پڕ بووە لە چاڵ و چۆڵ و کەڵکی هاتوچۆی نەماوە. ڕێگاکە بە کەمەربەندی خەلیفان ناسراوە. بارانبارینی ئەم دوایە ڕێگاکەی کردووە بە وێرانە. چەندین شۆفێر پەیوەندیان بە پەیامنێری 1964ەوە کردووە و ئاماژە بەوە ئەکەن گیریان خواردووە بە دەستخراپی ڕێگا کە تەنانەت شۆفێرێکەڵێت دووجار ئۆتۆمبیلم بینیوە کە لە چاڵەکانیداوە و تایی تەقیوە. 1964 ئەم بابەتەی گەیاندە. مەغدید عەریف ئەحمەد قایمقامی قەزای خەلیفان و ئەویش ئاماژەی بەوە کرد کە لەگەڵ بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سۆران لەسەر خەتن بۆ ئەوەی هەر کاتێک کەش و هەوا لەبار بێت بە زوویی چاڵەکانی ڕێگاکە پڕ بکەنەوە چونکە کێشەی ئەوان نەبوونی کارگەی قیرە لەبەر ئەوەی وەرزی زستانە و کارگەکان داخراون. بەڵام دەڵێت ئەگەر بۆ چەند ڕۆژێک باران نەبارێت کارگەکان ئیش ئەکەن و کاری لە پێشینەی ئەوانیش چاکردنی ئەو ڕێگایە ئەبێت. لە نەخۆشخانەیەکی هەولێر ڕێکار بۆ سەردانیکردنی نەخۆش دائەندرێت. ئەو نەخۆشخانەی کە ئەو ڕێکارانەی دەست پێ کردووە نەخۆشخانەی ڕزگاریە یەکێکە لە قەڵەباڵەخترین نەخۆشخانەکانی هەولێر چونکە بەشی فریاکەوتنیشی تێدایە. دیارە هەر کەسێک ماڵێن کە نەخۆش ئەکەوێت یاخود حاڵەتێک هەیە جگە لە نەخۆش ژمارەیەکی زۆر خەڵک لە کەسوکارە نزیکەکانی لەگەڵی ئەچن ینی بەردەوامنیان ئەوانەی کە لەگەڵی ئەمێننەوە قەڵەباڵغی دروستەکەن. دیارە بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکەش بە پێویستی زانیوە کە ڕێکارێکی نوێ بگرێتە بەر بۆ ئەوەی هەم تیمە تەندروستیەکان بتوانن ئیشوکاری خۆیان بکەن هەمیش نەخۆشەکە بە پشودانێکەوە بتوانن چارەسەری
بۆ بکرێت. ئێستا لەم نەخۆشخانەیە بازێکیان دروست کردووە ئەو کەسێک کە لەگەڵ کەسی نەخۆش ئەمێنێتەوە ئەبێ یەک کەس بێ ینی نابێت دوان و سییان و ئەوانە بێتن ئەویش بازیان بۆ دروست کردووە بۆ ئەوەی لە کاتی هاتوو چۆن ینی بەو بازە بزاندرێ کە ئەوە ئەو کەسەیە کە لەگەڵ نەخۆشەکە ئەمێنێتەوە و ئەمەش ڕێکارێکە بۆ ڕێگریکردن لەوەی کات چەند کەسێک زیاتر لەگەڵ نەخۆش بمێنەوە. هەمومان ئەزانین کەسی نەخۆش جە هەر حاڵەتێکی هەبێ پێویستی بە پشودانە پێویستی بەوە نیە قەڵەبارگەکی زۆر لەسەرسەری کۆ بکرێتەوە. ئەم حاڵەتە بەس لە هەولێر نییە دڵنیام لە نەخۆشخانەکانی دیکە لە پارێزگا و ئیدارە سربەخۆکانی دیکەش هەیە لەوانەیە بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکان بەدەستەوە گیریان خواردبێ بۆیە پێویستە ئەو نەو ڕێکارانە لە هەموو نەخۆشخانەکان بگیرێتە بەر. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.